تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەوێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. لە ئێستادا پلانی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ کەوتوۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەمە هاوکاتە لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کا دەوترێت لە ناوچەکەدا دێتە ئاراوە. دەپرسین ئاخۆ کورد لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا و بەشداریکردنی لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا چی دەست دەکەوێت؟ من هەوڵ دەدەم وەڵام بۆ ئەم پرسیارە وەربگرمەوە لەگەڵەوەی کڕا و سەرنجەکان جیاوازن لەسەر ئەم بابەتە. دەمەوێت دوو نمونە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیجی NRT وەربگرم لەو کۆمنتانەی کە هاتوون. مزەفەر نووسیوەتی جگە لە بە کوژدانی خەڵک هیچی دیکە بەدەست ناهێنێت، مەبەستی کووردە. هەروەها بورشید برادۆستیش نووسیوەتی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بۆ کورد لە هەموو ڕوویەکەوە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. ئەمە ڕاجیاوازەکانن. من ئەم شەو هەوڵ دەدەم لە میوانەکانیشم یاخود ڕای میوانەکانیشم ئیزافە بکەم بۆ ئەو سەرنجانی کە لەسەر بابەتی گرتنەوەی مووسڵ دەوترێن. میوانەکانم بریتین لە لیوا شەفیق چاوشین فەرماندە لە هێزەکانی هەفتا کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری دهۆکەوە لەگەڵمان دەبێ. هەروەها بەهەر عەبدوڕەحمان ئەندامی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان لەگەڵ سعید مەموزینی کارجێڕی لقی مووسڵی پارتی دیموکراتی کوردستان. سوپاس بۆ ئامادەبوونتان، سوپاس بۆ ئەوەی کە لە تاوتوێن. ئازانی نافتی وەکو هەمیشەیەوەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پەیجی NRT پرسیار و سەرنجەکانتان بە کۆمنت بۆ ئێمە بنێرن تاوەکو من لێرە هەوڵ بدەم وەڵامی پێویستان بۆ وەربگرمەوە و وەکو هەمیشە بە کۆمنتەکانی ئێوە مەودای گفتوگۆکەی ئێمە فراوانتر دەبێت. لیوا شەفیق دەمەوێت لە جەنابتانەوە دەست پێ بکەم. لە ئێستادا دیارە لە مەخمورەوە هێرشەکانی سوپای عێراق بۆ سەرچەکدارانی داعش دەستی پێکردووە. دەبێت بزانم هیچ بەرەو پێشچوونێک هەیە؟ ئێوە هیچ زانیارێکتان لەو بارەیەوە لەلا هەیە؟ زۆر سوپاس. سەرەتا سەری ڕێز و نەوازدا دەنوێنم بۆ شەهیدە سەربەرزەکانی کە ماوەی 2 سارە لە بەرەکانی جەنگدا گیانی خۆیان بەخت دەکەن لە پێناوی ملەتەکەیان. خۆتان دەزانن هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی ڕێکخراوە لە هەرێمی کوردستان سەر بە وەزارەتی پێشمەرگەیە و هەر ئەگەرەکی ئەو هێزە لە ئامادەباشیدایە. بەڵام بەنسبەت ئەوەی کە ئێمە لە مەحوەری دزلا هەڵاتی ڕۆژاوای عەفو و ڕۆژاوای مووسڵەوە ئەوەندە زانیاریەمان نییە لەسەر ئەو هێزەی کە عێراق لە دەڤەری مەغمور لە پێشڕەویدایە. بەڵێ بە دیاریکراوی پێشمەرگە بەشدارە لەم هێرشانەی ئێستا لەلایەن سوپای عێراقەوە دەکرێت؟ ئەوەی ئێستاکە لەو چەند ڕۆژەی ڕابردوو هێزی پێشمەرگەی کوردستان لەو مەحوەرە وەک ڕاستەوخۆ بەشدار نیە بەرام بە پێی ئەو مەحلوماتانەی کە ئێمە وەرمانگرتووە زانیاری وەردەگرن لە هێزی پێشمەرگە و لە هەواڵگری ناوچەکە و لەو دەست مەحوەری ئەو ناوچەیە. بەڵام ڕاستەوخۆ هێزی پێشمەرگە لەو چەند ڕۆژی ڕابردوو وەکو پێویست بەشدار نەبووە، تەنها مەحلوماتیان وەرگرتووە لە هێزی پێشمەرگە. باشە، سوپاس دەکەم. من دواتر دەگەڕێم وڵات بەهەرخان لەگەڵ بابەتی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا ئەو پرسیارەی کە زۆرترین قسە و باسی لەسەر دەکرێت ئەوەیە کە کورد بۆچی بەشداری دەکات و چی دەست دەکەوێت لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، سڵاو لە بینەران، سڵاو لە پێشمەرگە قارەمانەکان، سڵاو لە گیانی شەهیدان. دیارە هەروەکو ئەو کۆمنتانەی کە خوێنتەوانەی هاوڵاتیان ئەوە بەرجەستەکراوی بۆچوونی سیاسیشە پێ ئەچێت لەو ڕوانگەی کە بۆچوونی جیاواز هەیە سەبارەت بە بەشداریکردن و بەشداری نەکردن. چونکە لە کاتی بەشداریکردنە ئێمە ئەبێ مەرجع هەبێ بۆ ئەوەی کە بڕیار بات بەشداری بکرێ یاخود نەکرێ. ئەو مەرجعی شوێ پەرلەمانی کوردستانە. چونکە بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم بندێکی کە باس لەوە ئەکات جوڵاندنی هێز لە سەلاحەتی سەرۆکی هەرێمە بەگەڕانەوە بۆ پەرلەمان. جا ئێستا گرفتەکە لەوایە لە هەرێمی کوردستانە نە سەرۆکی هەرێم قووەتی قانونی هەیە
نەپەرلەمانی کوردستانیش کارایە و ئیشی خۆی ئەکا بەڵکو پەرلەمانێکی ئیفلیس کراوە کەواتە بڕیارەکە ئەبێت شێ بیدات ئەوە نادیارە ئەگەر چی بە شێوازێک لە شێوازەکان وەکو بڕیاری سیاسی ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەیبینین کە حیزبە سیاسیە باڵا دەستەکان ئەو بڕیارە ئەدەن بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا خۆی کردوتە مەرجە ڕۆڵی پەرلەمان و هەموو دام و دەستگاکان ئەبینێت بەوەی کە باسی لەوە کردو کە بەشداری ئەکات دیارە وەکو سوود یاخود زەرەری ئەوە بۆ چوونەکان جیاوازن بەڵام ئێمە وەکو لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان هەر لە سەرەتاکان و سەروبەندی ئەتوانم یعنی بڵێم ساڵێک لەمەوبەر کاتێک کە ئەو دەنگۆی ئەوە هەبوو ئەم قەزیەتەوە پەرلەمان کە پەرلەمان بڕیار بات بەوەی کە بەشداری بکرێ یاخود نەکرێ ئێمە وەکو لیژنەی پێشمەرگە کۆبوونەوەیەکی تایبەتمان کرد سێ خاڵمان بە کورتی دیاری کرد کە دیارە لە کۆبوونەوەکە بە تەفاسیل ئەم سێ خاڵەمان باس کردووە کە ئەم سێ خاڵە ڕای ئێمە بێت وەکو لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان و لە قاعی پەرلەمانە ڕای خۆمانی لەسەر بدەین و دوای دیارە دوای گفتوگۆی هەموو ئەندامان ئەبێتە بڕیار یەکەم بەمەرج بێت و نووسراو بێت یعنی بەشداریکردن و بەشداری نەکردن ئەگەر بڕیاری بەشداریکردن درا بە مەرج بێ و نووسراو بێ ینی مەرجدانین بەم مەرجانە پێشمەرگە بەشداری ئازاد بە تەکید بەڕێکەوتن بێ کۆمەڵێک مەرج هەرێمی کوردستاندانێ بەم مەرجانە من بەشداری ئەەکەم ڕێکەوتنێک لە نێوان هەرێم و حکوومەتی ناوەندا ئاگاداری ئێوە بۆ پێی ئەندامی لیژنەی پێشمەرگە کەس بۆتان نەگەڕاوەتەوانێت لە وەزارەتەوە لە گرفتەکە لەوایە کە نەمەرج دیارە با خاڵەکان ئاماژە پێ بم شەرحیەکەم دووەم وتمان شەفاف و ڕوون بێت چونکە لە هەرێمی کوردستان ئەو پرسیاری کە ئێستا بەڕێزت کردت هەموو شتەکان نادیارە نازانی چێ بڕیار ئەدا نازانی چۆن بڕیار ئەدرێ نازانی بۆچی بڕیار ئەدرێ نازانی جەدواکانی ئەمە چی ئەم بڕیارە چییە بۆیە وتومانە شەفاف و ڕوون بێ و هەروەها لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و بە تایبەتی لە بەرژەوەندی هێزی پێشمەرگە بێ چونکە ئەمە ئەزمونێکی تاڵە ئێمە وەکو کورد هەمیشە قوربانی ئەدەین بەڵام شتێکمان دەست ناکەوێ کە بە درێژایی مێژوو ئەتوانم بڵێم ئەمە یەکێک بۆ لە کێشەکانی کورد هەمیشە بە عاتیفە سیاسەتی کردووە بە دڵپاکی و سینەسافی بە ڕۆحی هاوکاری لە کاتێکا لە سیاسەتا بەرژەوەندی ڕۆڵ ئەبینێت بۆیە وتومانە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ چیمان دەست ئەکەوێت کاتێکە پێشمەرگە بەشداری ئەکا گیانی ڕۆڵەکانی میلەتەکەمان ئەکەینە قوربانی چیمان دەست ئەکەوێت لەوە بێگومان ئەمانە نادیارن وەکووتم بڕیارەکە تا ئێستا دیار نییە پەرلەمان ئفلیس کراوە بۆیە زۆر گرنگە پەرلەمانی کوردستان بە زووترین کات کارا بکرێتەوە بۆ ئەوی بتوانین ئەم شتانە بکەین سوود لە ئەزمونە مێژوویەکان ببینین ینی چونکە لە ڕاستیە ئەم کێشە ناو خۆیانەی ئێمە تەسیر و کاریگەری زۆرە بەس ئەمە بووە بەخەم بەنسبەت لیژنەی پێشمەرگەوە بۆ نمونە بۆ خۆتان سەردانی لایەنە سیاسەکان بکەن تۆ دەڵێ پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا لە بری هەموو موسسەکان قەراردەیە ینی بۆ نمونەوی سوتانە بگەن بە کەسی یەکەمی پارتی دیموکراتی کوردستان و ئەم بابەتی لەگەڵدا مناقەشە بکەن گفتوگۆ بکەن ئێمە وەکو لیژنەی پێشمەرگە دوو جار بە نووسراوی ڕسمی لەو کاتانەی کە سەرۆکی هەرێم سەرۆکی یاسایی هەرێمی کوردستان بووە بە نووسراوی ڕسمی داوامان کردووە سەرۆکی هەرێم ببینین بۆ قەزیەی پێشمەرگە کە دیارە قەزیەی پێشمەرگە ئەوەش یەکێکە لە قەزیەکان بەڵام هەردوو جارەکە ینی هیچ وەڵامێکمان دەست نەکەوتووە ئامادەی نەبووە وەڵام نەدراوینەتەوە تەنانەت بۆ هەندێک قەزیەی پێشمەرگە بەدەر لە قەزیەی مووسڵ داوامان لە سەرۆکی حکومت کردووە کە بیبینین بۆ ئەوەی لە نزیکەوە چونکە ئێمە ئەزانین دۆخی پێشمەرگە لە چ دۆخێکای دۆخێکی نەخوازراوایە جگە لە ئازایەتی و قارەمانێتی خۆیان هیچ پێداویستێکیان بۆ دابین نەکراوە کێشەکانی پێشمەرگە ئازاین ڕەنگە ئێستا وەختی ئەوە نیە بەم نزیکانە بە دووەدا چونتان کردووە بۆ سنگەرەکانی پێشمەرگە نەخێر بەم نزیکانە نەمان کردووە باش من پێشمەرگەی پەیوەندی پێوە کردم دواتر بابەتێکی پەرلەمانی کوردستان ئیفلیس کراوە لیژنەکەمان سەردانی محورەکانی نەکردووە بەڵام لەو پێش بەردەوام سەردانمان باشە سپاس دەکەم کاک سعید هەمان پرسیار کورد چی دەست دەکەوێت لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ و چی دەست دەکەوێت لەو بەشداریەی کە دەوترێت پێشمەرگەش بەشدارە بێگومان تا داعش لە مووسڵ بیت هەڕەشەیە لەسەر هەرێمی کوردستان
کاتی کورد بەشداری دەکات لە ئازادکردنەوەی شاری مووسڵ کەواتە مەترسی لە هەرێمی کوردستان دوور دەخاتەوە. و ئەو شەڕە طبعاً شەڕێکە لەسەر گەلی کورد لە باشووری کوردستان سەپێنراوە، خۆی ئەو شەڕەی نەویستووە. دژمن هاتوۆتە ناو مالی ئێمە و تەعەدای لە ئێمە کردووە، بەدەیان بە سەدان خوشک و برای ئێزدیمان تا ئێستاش لە ژێر دەستی تیرۆریستانی داعشدانا و ئەوانش هەمویان زۆرینە لە شاری مووسڵن یان لە ڕقای سووریان. بۆیە بەشداری کورد لە ئازادکردنی شاری مووسڵ شتێکی زروریە، چونکە خۆت دەبینی دەشتی نینەوە کە بە مووسڵوە لەکێنراوە تا لای چەپی شاری مووسڵ ئەوە زۆرینە کوردن. تۆ مەجبوری بۆ بەرگری لە نەتەوەکەت بەشداری لەو شەڕە بکەی و ڕۆژانە ئێستا لە ناو مووسڵ کورد دەگیرێن، دەکوژرێن، عەزاب دەدرێن، بە زۆر دەیانهێنە ئەو شەڕە کە نایەنە شەڕەکە تیرۆریستانی داعش دەیان کوژیت. یعنی ئەو شەڕە شەڕی بەرگری نەتەوەییە، تۆ مەجبوری بیکەی. بەڵام سەرڕای ئەوەش پێویستە ئێمە هەندێک مەرجمان هەبیت لەسەر حکوومەتی مرکزی. من لەگەڵ ئەوە داما هەیە ئەو مەرجانە هەن دەبی هەیە چۆن نییە یەک لەوانە تا ئێستا کێ ئەم ڕێکەوتنەی کردووە، چونکە وەکو بەهەرخان وتی دەبێت مەرجەیەکە بێکە بۆی بگەڕێنەوەوانێ، بەڵام لە ئێستا پەرلەمان پەکی کەوتەوە دەڵێ پارتی لەبری هەموو مؤسسەکان قەرار دەدا. مەسەلەکە پارتی نییە ڕێزم بۆ خوشکە بەهارخان، مەسەلەکە مەسەلەی شەڕێکی نەتەوەییە وەکو گوتم. پارتیش بەشدارە لەو شەڕەنەتەوەیی ئەو شانازیەی بەرکەوتووە و پشکی شێری بەرکەوتووە لەو لەگەڵ یەکێتیش لەگەڵ هەموو نەتەوەی کورد. خەڵکێک هاتووە خۆبەخشە هەر نەپارتیە و نەیەکێتیە و تەنیا دەیەوێت بەرگری لە مافی خۆی بکات. بەڵام پارتی طبعاً دەست پێشخەر بووە لە شەڕەکە و زیاتر لەو سنوورە پارتی زیاتر شەهیدی داوە، زیاتر قوربانی داوە، بەڵام نە بە ناوی پارتی بووە، بە ناوی نەتەوەی کورد بووە، بە ئەمری فەرماندەی گشتی هێزەکانی چەکدار کە جەنابی سەرۆک بارزانیە ئەو شەڕە کراوە و سەرکەوتنیش بەدەست هاتووە. تۆ ببین یعنی سنوورێکی زۆر بەرفراوان بەدەستی هێزی پێشمەرگەی کوردستان ئازاد کرا و ئەو سنوورانەش طبعا ئەگەر بێی بەراورد بکەی ئەو چەکەی لە دەست هێزی پێشمەرگەیە لەگەڵ ئەو چەکەی لە دەست سوپای عێراق بەراورد ناکرێت. ئەوەی لە دەست سوپای عێراق چەکێکی پێشکەوتوترە، بەڵام ئەو سەرکەوتنەی پێشمەرگە بەدەست دەینی سوپای عێراق توانای نییە بەدەست بینیت. ببین لە منتەقەی مەخمور ئەو لە ئەوان نەیانتوانی بڕۆنە پێش. چەند گوندێکی دیعایان کرد ئازادمان کردو، ئەوانە بەر لەوەی ئازاد بکرێت لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە ئازاد کراون. کەواتە دوورخستنی دژمن لە ناو مالی خۆت ئەوە ئەرکێکی نەتەوەییە و ئەرکێکی ئینسانیە و دەبێت کورد تێیدا بەشداری بکات. دەشتی نینەوە تۆ ببین ئێستا مەسەلەن قەزایەکی گەورە وەکو حەمدانیە، باشووک، بەعزان یان تا دەڕواتە تلکێف، ئەوانە هەموو لە بندستی تیرۆریستانی داعشدانە و ئەوانە ئازاد بکرێت بە شاری مووسڵەوەش بارێکی گران لەسەر ملی هەم خەڵکەکەی ئێمە هەم حکومەتەکەی ئێمە دێتە خوارێ، چونکە ئەو خەڵکە ئاوارەیە دەگەڕێنەوە. ئێستا ئەو خەڵکە ئاوارەیە ئێمە شانازی میێوانداری ئەو خەڵکە ئاوارەیەمان هەیە، یعنی بە ئەو باشیانە باز بکرێت. یعنی لەوانەیە حکوومەتێکی وەکو ئەوروپاش دەوڵەتانی ئەوروپاش نەتوانن ئەوەندە میێوانە لە یەک وڵات پێشوازی بکەن. زیاتر لە 1 ملیۆن ئاوارە لە هەرێمی کوردستان هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان کارەبیان دەداتێ، ئاویان دەداتێ، هاوکاری دیکەیان دەکات. یعنی ئەوە هەمووی ئەرکە لەسەر ئێمە کە ئێمە لەو شەڕە بەشدار بین و بتوانین تیرۆریستانی داعش لە بەسخۆوترین کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ، یعنی تاوەکو کۆتایی هاتنی پرۆسەکە مەبەستم ئەرکەکە بۆ هەرێمی کوردستان قورسترەکە، ئاوارەکان لە هەرێمی کوردستان زۆرترە بن وانە خۆی ئەرکەکە قورستر ناکات، بۆ قورستر ناکات. ئەگە قورستریشی بکات مەسەلەکە کاتیە، چونکە تۆ مووسڵ کە ئازاد دەکەی دوای هەندێک کامپ دانرایە بۆ ئەوەی ئاوارەکان بێنە ئەو کامپانە، تا ئێستا حیسابیان بۆ کرایە کە تو مووسڵت ئازاد کرد، هەم ئەوانەی دێن هەم ئەوانەی کە بەر لە ئێستا هاتوون دەگەڕێنەوە مووسڵ، ینی دەگەڕێنەوە ناو شاری خۆیان. ئەوە خۆی لە خۆی دەبارەکە سوکتر دەکات. دواتر کە تو داعشت لە مووسڵ دەرکرد
هەڕەشە لەسەر تۆ نامینێەوە تۆ ترست نامینێەوە تۆ میلەتی تو بە ئارامی دەژیت. ئێستا من پێت بڵێم بەردەڕەش تا سنووری داعش 10-15 کیلومترە، یعنی زۆر نێزیکەوە دام و دەستگای حکوومەتی هەرێمی کوردستانی تێدایە. هەولێر احتیمالە 40-50 کیلومتر لە ئەوە دوور بیت لە تیرۆریستانی داعش دوو بیت دهۆک بە هەمان شێوە تۆ بۆ ئەوەی ئەو مەترسیە طبعاً مەترسی کەم بۆتەوە ئەوە نالێم کە مەترسی هەیە، بەڵام بۆ ئەوەی تۆ ئەو مەترسیە بە یەکجاری کۆتایی پێبینی بەشداری دەکەی لەو پرۆسەیە، بەڵام بەشداریکردنەوەکەی هەم مەرجدارە هەم سنووردارە هەم ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانە دادەنێت کە چەند بەشداری بکات چەند بەسدانراوە ئەم مەرجانە دانراون بوون بە ڕێکەوتن ڕێکەوتنی لەسەر کراوە نەبوونە بە ڕێکەوتن تا ئێستا، بەڵام قسە لەسەر دەکرێت ژووری عملیات هەیە. ئەمە دەبێتە کە مووسڵ بێ کورد ئازاد ناکرێت بۆیە پێویستیان بە کووردە. بەس ئەوەی تۆ دەڵی تەسەورە یان زانیاریە، یعنی بۆ نمونە یەکێک لەو خاڵانی کە لەو ڕێکەوتنەدا دەبێت لەو مەرجانەدا دەبێت چییە؟ یەکێک لەو مەرجانە وەکو گوتم پێویستە ئەو منتەقەی کوردنشینە کە ئێمە دەیگرینەوە لەوێ بمینین. دوو ئەمە مەرجە بۆ حکوومەتی عێراق، مەرجە بۆ حکوومەتی عێراق و دواتر ئێمە لەو منتەقەیە لەوانەیە بیکەینە ڕیفراندۆم ئەگە ئەو خەڵکە ویستیان لەگەڵ حکوومەتی عێراق بن بەخێر چن ویستیان لەگەڵ ئێمە بن کە ئێمە ئەو شوێنەمان گردووە لی نەکشاینەوە خوێنماندا لەو شوێنە نەکشاینەوە دەتوانین ئەو یاسایە دیموکراسیە کە خۆمان پێویستمان پێە لەو منتەقەیە جێبەجێ بکەین. زۆر ئەوە و ئەو خەڵکەشکە لەو منتەقەیە ئاوارە بوونە هاتوونە زۆربەی لایەنگیرانی پارتی دیموکراتی کوردستانن یان یەکێتینە یان کەسانی دیکەی بیر و بۆچوونی نەتەوەییان هەیە لە شۆڕەشەکانی کوردی بەشدار بوون. ئەو خەڵکە ئێمە لەو ڕواایە داینە دەنگ بەمانەوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەدات. وەداتر مووسڵ ئەوەش باخلاسکە شەرت نییە تۆ بچێ ناو مووسڵ محتەمەلە تا سنووری کوردنشین بڕۆی ئەوەی دیکە جێیشی عێراق دەڕۆ و شەرت نییە بە شەڕ مووسڵ ئازاد بکەیت لەوانەیە یارد تیرۆریستانی داعش بڕۆن. ئێستا من بەیان نامەیەکم هەیە دواتر حەسکە پێتان دەدەم هی داعشە دەلێت ئێمە عێراق و شام بەجێ دێلین و دەڕۆینە لیبیا بەیان نامەیەکە کە خۆیان دەریان کردی ئەو جکات چەند باوەڕیان پێ چەند باوەڕیان پێنی ئەوە شتێکی دیکە ینی مزداقەتی هەیە ئەوە تۆ لە چۆ دەست کەوتوە چۆن دەست کەوتوە ڕاگەندراوە خۆیان دەریان کردووە و لەسەر لەشکریان بەلاویان کردوتەوە بەڵام بەدەستە من ئەوەی پێشلامە ئەوەی پێشووترە باشە سوپاس دەکەم. کاک شەفیق دەمەوێت وەکو فەرماندەیەکی سەربازی ڕای تۆ بزانم، یعنی بەشداری هێزی پێشمەرگەی کوردستان لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا گرنگەکانی چین و کورد دەتوانێت یاخود هێزی پێشمەرگە لانی کەم دەتوانێت بەم بەشداریکردنەی چی بۆ خۆی دەست بخە؟ خۆتا دەزانن هێزی پێشمەرگەی کوردستان گرنگەکەی لەوەیدا بۆ شکردنەوەی شاری مووسڵ و ئامادە باشیشی تێدایە، بەڵام هەروەکو کاک سەعید گوتی بەڕاستی بەشداریکردنمان لە گرتنەوەی مووسڵ گرنگی لە مەرجەکاندا ینی مەرجەکان چینە ئەجینا گرنگی گرتنەوەی مووسڵ و بەشداریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان لە مووسڵ زۆر گرنگە کاکازا لەبەر ئەوەی ڕێژەی کورد لە ناو شاری مووسڵ و لە دەوبەری مووسڵ ڕێژەکی یەکجار زۆرە. یعنی ئێمە ئەگەر لە ئێستاکەوە پشت لە ملەتەکەی خۆمان بکەین لە شاری مووسڵ و هەروەکو کاک سەعید گوتی خەتەریاتی زۆرە، ئێستا 30 کیلۆمەتر لە زمارەوە هێزەکانی دوژمن لە ئێمەوە دوورن و لە منتیقەی باشی کە بە هەماشەوە لە منتیقەی بەردەڕەش و کەلەچ یاسیناغە و مەغمور و ئەو شوێنانە هەمووی زۆر نێزیکە لە هێزی پێشمەرگا. گرنگەکەی لەوەیدا ئێمە ئەگەر بەشداریمان کرد ئاگرەکە لە خۆمان زۆر دوور دەخینەوە، بەڵام مەرجەکان مهمن. ئەمە هەر بچین کوڕی خەرک بە کوشت بدەین و لۆگرتنەوەی شاری مووسڵ دوایە کەش حاکمەت بێت هیچ حیسابێک نەکاتن. بەهارخان پرسیاری کرد کە چ گرنتیەکەیە بۆ جێبەجێکردنی ئەو مەرجانە و من دەمەوێت بزانم ئێوە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان وەکو فەرماندە سەربازەکان پرسوڕاوێشتان پێکراوە بۆ بەشداریکردن لەم شەڕەدا؟ من پێم وایە تاکو ئێستاکە لەبەرەوەی ژووری عملیاتەیە تاوادا نەبەزیتەوە ناو فەرمادەکان تاکو ئێستاکە هەر لە گفتوگۆدانە، بەڵام نەگەشتی ناو ئەمە ئامانجەی کە
ئەوەی ئێمە مەبەستمانە یان ئەوەی برین قیادەی کوردی ژووری عملیات مەبەستیتی بەڵام گرینگە هێزی پێشمەرگەی کوردستان لە مووسر بەشدار بی. باشە کاک شەفیق قسەیەکەیە لەسەرەوەی کە سوپای تورکیا بۆ هاوکاریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان لەو ناوچەیەدا و بە دیاریکراوی لە باشی کە دەمێ بزانم هیچ تەنسیقێکی چەماهەنگیەکەیە لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای تورکیادا؟ ناڵێم ئەمەی کە ئێستا کە ئارادا هێستا شتەکەەوە گەڵاڵە نەکراوە ناتە سەبواری جێبەجێکردن. ئەوەش ڕەنگە پەیوەندی زیاتر بە ژووری عملیاتەوە هەبی و بە وەزارەتی پێشمەرگەوە هەبی وەکو پێویست دانەبەزیتە خوارەوەکە چۆن بەشدار دەبن یان چۆن بەشدار نابن. سوپاس دەکەم دەگەڕێمە وڵات کاک شەفیق. بەهارخان بۆچی گومانت هەبوو لەوەی کە لە جێبەجێکردنی ئەو مەرجانەی کە کاک سعید ئاماژەی پێکرد؟ هەڵبەتە من لە ڕووکارە یاسایەکەوانێ باسم لێوە کرد کە ئەم مەرجانە گەرنا باسی ئەوە بنەکرد ڕای ئەوە بم کە گرنگە یا گرنگ نییەوە گەرنا فعلەن بەشداریکردن لە ئازادکردنی مووسڵ گرنگە بە چەند ئاعتیبارێک لەبەرەوەی مووسڵ ئێستا تەنها ڕەهەندێکی ناوخۆی عراقی نییە چەند ڕەهەندێکی نێودەوڵەتی و ئەقلیمیشی هەیە. یعنی ئێستا تقریبا هەمووی جۆرێک لە بەرژۆندی خۆی لەوێ ئەبینێتەوە لە ڕووی نێودەوڵەتیوانەیە کە زلهێزان بەشداری شەڕی تیرۆر ئەکەن. منبعی تیرۆر کوێ ئێستا شاری مووسڵە کەواتە لەوێوانێت تۆ هەماهەنگیەکت هەیە لەگەڵ هاوپەیمانان لەگەڵ زلهێزان بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر کاتێ بەشداری ئەەکەیت بۆ تۆ گرنگە لەبەرەوەی کە تۆ بەشێکی لەوە ئێمە ئەزانین کە هێزی پێشمەرگە لە ڕوانگەی بەشداریکردنی لە شەڕی تیرۆرە بۆ سمبول لەسەر ئاستی نێودەوڵەتی و جیهانی. ینی ئەو هەنگاوانەی کە کورد چەند ساڵە ئەینێت بۆ خۆناساندنی هێندەی ئەوەندە گرنگ نەبوو کە پێشمەرگە قارەمانانە بەشداری لەم شەڕانە کرد و ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی خەریکە کرانەوەیەک بە ڕووی کووردا ئەکرێتەوە لە ڕوانگەی ئەو ئازایەتی و قارەمانەتی و لە ڕوانگەی ئەوێوە زانراوە کە کورد چەند زوڵمی لێکراوە و چەندین شتی تریش لە ڕووی ئەقلیمیشەوە ئەزانین کە دەستێوەردانی دەوروبەر کە هەمیشە ئەوە بەشێکە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش کە هەریەکەیان بەرژەوەندی خۆی هەیە من ناچمە سەر ئەو تەفاسیلە جگەل لەوەی شوێنی جیۆپۆلۆتیکی مووسڵ وە سنووری بە هەرێمی کوردستانەوە کە تەنانەت لە ڕووی ئابووریشەوە بۆ هەرێمی کوردستان گرنگە چونکە ئەزانین هەرێمی کوردستان چەند زەرمەند بووە لە ڕووی اقتصادیشەوە چونکە شاری مووسڵ شارێکی زیندوو بووە سنووری هەبووە بازرگانی هەبووە لە نێوانە جگە لەوە کە مووسڵ ینی چەندین گەڕێکی کوردنشینی تیا کوردنشین لەوێ هەیە کەواتە ئێمە تەنانەت لە ڕوانگە مێژوویەکەشەوە بێ مووسڵ بەشێکە لە ینی بەشێکە لە شوێنە کوردنشینەکان ئەوە شەڕێکی مێژوویە کە زۆر باسی لێوە ئەکرێ و ینی ناکرێ بە هەندوەر نەگیرێ واتە گرنگە بەڵام قسەکەی من لەوەیە وەکو باسم کرد ئێمە لە لیژنەی پێشمەرگە کاتی ئەو خاڵانەماندانەوە لە ڕوانگەی ئەو ئەزمونەی کە هەمان بۆ لە هەرێمی کوردستانە کە تا ئێستا ینی ئێمە نەمانتوانیوە سیاسەتێکی حەکیمانەی دقیقی ورد بۆ خۆمان پیادە بکەین کە بەرژەوەندەکانی خۆمانی تیا تەحقیق بکەین. من بەنمونە ئەوەت بۆ ئەهێنمەوە کاتێک کە ئێمە هەرێمی کوردستان هەرێمێکی ئازاد بووین کە حکوومەتی بەعس ڕووخە لە 2003 یعنی لەو کاتەیە ئێمە گەورەترین فرسەتمان لە دەستدا کە نەمانتوانی خۆمان وەکو دەوڵەتێک مامەڵە بکەین چوینەوە پاڵ عێراق بۆ لە ڕوانگەی ئەو سیاسەتە سادەیی کە پیادە کراوە مەترسێکە ئێستاش لەوەیە لە ڕوانگەی ئەو ئەزمونە مێژوویە تاڵەی کە کورد نەک هەر لە ئێستادا بەڵکو مێژوویەکی دووریش کە هەمیشە کورد یعنی لە زلهێزان جۆرێک لە مافەکانیان پێشێل کردووە ڕێکەوتن هەبووە کاتێک زانراوە ڕێکەوتنەکان شکێنراوە قیاداتی کوردی ڕۆڵی هەبووە لە پڕ بەدەسیسە تیرۆر کراون بەدەسیسە ئەعدام کراون لە ڕوانگەی ئەو ئەزمونە مێژووی کە هەمانە باز لەوە ئەکەین ئێمە لە چوارچێوەی عێراقا ئێمە ئێستا کێشەمان لەگەڵ حکوومەتی ناوەندا هەیە حکوومەتی ناوەند مافە دەستوریەکانمان دەستور نووسراوە ئەوەی کە نووسراوە جێبەجێی ناکات ئێستا چۆن تۆ ئەو مەرجانە نووسراوێک نییە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا بۆ ئازادکردنی مووسڵ چۆن گرنتی ئەوە ئەەکەیت کە سبەینێ خراپتر ناکات لەگەڵ یا مووسڵ ئازاد ئەەکەیتەوانێ ئەو کاتەیەت لەگەڵ کەرکووکیشت کە ئێستا چەندین ناوچە
ئازاد کراوە مادەی 140 بە واقعی ئەتوانم بڵێم جێبەجێ کراوە دوای شەڕی ئەوەشی لەگەڵ ئەکا داعش لە کۆڵ ئەبێتەوانێ ئەو کاتە حەشدی شعبی وەکو هێزێک بەرامبەر بە کورد ئەبێتەوە ینی ئەمانە هەمووی مەترسین ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەمانە بە هەند وەربگرێ باشە بەس بۆ نمونە ئەگەر ئەو خاڵانە لە پەرلەمانی کوردستانەوە دەربکرێەوە بە نووسرا و قووەتێکی زۆرتری دەبێت بۆ جێبەجێکردن بێگومان قووەتێکی زۆرتری ئەبێ لە ڕووی مێژوویەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی جارنامەی مافی مرۆڤ کە تۆ شتەکانێ نووسراو بوو مستەمسەک بوو یاسایی بوو زۆر جیاوازی هەیە کە تۆ ڕێکەوتنێکی سیاسی مەسەلەن حیزبێکی دیاری کراو بێ لایەنێکی دیاری کراو بێ بڕیارێکی دیاری کراو بێ ئێستا ئەم پشێوە ناوخۆیی کە لە هەرێمی کوردستانە هەیە زۆر لە سەرمان کەوتووە سپاس دەکەم کاک سعید ئەو بابەتە ینی دیسان دەمە مناقەشەی بکەینەوە مەسەلەی جێبەجێکردنی ئەم مەرجانە ئەگەر بە کۆدەنگی لایەنەکان بواە و لە پەرلەمانی کوردستانەوە دەربکرایە وەکو بەهارخان دەڵێ قووەتێکی زۆرتری نەدەبوو گرنتیەکی باشتری نەدەبوو بۆ ئەوەی کە لە داهاتووە ئەم خاڵانە یاخود ئەم مەرجانە جێبەجێ بکرێت لەلایەن حکوومەتی عێراقیەوە وەڵامەکەی لە پاش وچانێکی کورد وەردەگرمەوە بەڕێزان وچانێک و بەردەوام دەبین. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. دووبارە سلااوان لێبێت بەڕێزان بەردەوام دەبین لە گفتوگۆکەمان کاک سعید پرسیارم کرد لەسەرەوەی کە ئەگەر کۆدەنگی لایەنەکان و تەنانەت ئەگەر لە پەرلەمان و خاوەنی پەرلەمانێکی کارابووی نایولێ و بڕارەکە دەربکرایە یاخود مەرجەکان پەسەند بکرایە قووەتێکی زۆرتری نەدەبوو بۆ جێبەجێکردنی لە داهاتوودا خۆی پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە پێویستە بلێم ئێمە بۆ خۆمان شەڕ دەکەین نە بۆ خەڵکێکی دیکە بۆیە کە بەشداری دەکەین لە مووسڵ لە بەرخاتری کووردە نەبوو خەلکێکی دیکە ئەو شەڕ دەکەین و هێز بڕیار دەدات تۆ چەند مافت هەیە نەوەک خەڵکە دێن خێرت پێ دەکەن بلێن ئەوە مافی تۆیە تۆ ئەگەر هێزێکت نەبیت طبعاً کەس ئیعترافت پێ ناکەوە ئەو ڕۆکە هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکە هەموو دۆست و دوژمن ئیعترافی پێ دەکات کە هێزێکە دەتوانیت بەرگری لە خاکی کوردستان بکات و تۆ لە مووسڵ سەرژمێرەکەی هەموو 4 ملیۆنە طبعاً سنووری پارێزگا لەو 4 ملیۆنەی 2 ملیۆنی کووردە تۆ ناتوانین سەرژمێری 2 ملیۆن لە نەتەوەکەی خۆت نادیدە بگری کە نادیدەت گرت یعنی تووشی زیانێکی گەورە دەی وڵاتان بۆ یەک هاولاتی خۆیان چەندین سنوور دێن ئەو هاولاتی یەک هاولاتی ڕزگار بکەن تۆ 2 ملیۆن ئینسانت لە بندستی تیرۆریستانی داعشدایە و ئەو 2 ملیۆنی دیکەش کە ئینسانن ئەوانش ڕزگارکردنیان ئەرکێکی ئینسانی من دەبینم بەڵام بە دەرەجەیەک تۆ بۆ ئەو 2 ملیۆن کووردە شەڕ دەکەی نەبوو خەلکێکی دیکەیە شەڕ دەکەی بەنسبەت پەرلەمان ئێمە لە کارمان نەخستووە ئەوانەی پەرلەمانیان لە کار خستووە دەتوانی ئەو پرسیارە لەوان بکەی ئێمە لەگەڵ ئەوەینە پەرلەمان بە ئیش بکەویتەوە و پەرلەمان دووبارە فعال و چالاک ببیتەوە و دەستەیەکی سەرۆکایەتی نوێ بۆ پەرلەمان بێت هەڵبژاردن و ئیشی خۆی بکات و طبعاً بەنسبەت ئێمە سەرۆکی هەرێم تا ئێستا سەرۆکی یاسایی هەرێمی کوردستانە یەکەم بەڵام بە پەرلەمانی بۆچی پەرلەمانی ئەوە پەکتان نەخستوانی خۆ زۆرترین قسەکان لەسەر ئێوە دەکرێت بۆی ئێوە نایڵن سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە سەرکارەکەی خۆی جینا پەرلەمان گرفتەکەی تەنیا ئەوەیە ینی ئێمە ڕێیمان ئەوەیە سەرۆکایەتیەکی نوێ لە پەرلەمانی کوردستان بێت هەڵبژاردن بە سەرۆکی پەرلەمان بە جێگرەکەی بە سکرتێرەکەی دەستەیەکی دیکە
بەپێی ئیتیفاق بێتە هەڵبژاردن و ئەو دەستەیە ئیش و کاری خۆی بکات بەڵام ئەگەر خەلکێک مصر بی لەسەر ئەوەی بلێت ئیلا فلان کەس دەبی سەرۆکی پەرلەمان بیت فلان کەس دەبی سەرۆکی پەرلەمان بیت طبعا ئەوە لەوانەیە شروتێکی تا حدێک تعجیزی بیت دواتر ئێمە بۆ بەکارخستنەوەی پەرلەمان داوای گفتوگۆمان لە گۆڕان کردووە ئەوە گۆڕانە گفتوگۆی ڕەفز کردوتەوە بەدیلی گفتوگۆ چییە بۆ گۆڕان با باس بکات یعنی تۆ دەبینی گەورەترین شەڕ گەورەترین مشکلە لە ڕێگای گفتوگۆ چارەسەر دەکرێت و گفتوگۆ خۆی هێزێکە یعنی ئینسانی دیپلۆماسی یان حیزبی دیپلۆماسی بەشداری لە گفتوگۆ دەکەوە گفتوگۆ ڕەفز ناکاتەوە ئەوە عێراق و ئیران 4 ساڵ شەڕیان بوو لەگەل یەکە بەڵام هەردوو لاشیان بەعسەی دیپلۆماسیان هەبووە بەعسەی دیپلۆماسی ئێران لە بەغدا بوو هی عێراق لە تاران بوو و شەڕیشیان دەکرد کەواتە گفتوگۆیان هەبووە لەگەل یەکە لەو سەردەمەی کە سارۆخیان لە یەکتر دەدا باشە ئێمە یەک نەتەوەینە یەک ملەتین بۆ گفتوگۆ لەگەل یەکانەکەین و پارتی طبعا لانەکەم لەسەر ئەم بابەتە ڕای لایەنەکان وەرگیراوە ینی بە گفتوگۆ بۆ لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکە بێگومان کۆبوونەوە لەگەل هەموو لایەنەکان لەگەل کۆی لایەنەکان جگە لە گۆڕان کە خۆی نهاتوتە هەندێک لە کۆبوونەوەکان و بەنسبەت هەتا ئەو مەسلەی کە عەبادی ئەوێت بیکات و کورد ئیهمال بکات کۆبوونەوە لە سلێمانی کرا هەموو لایەنەکان بەشدار بوون جگە لە گۆڕان ئەوان بەشدار نەبوونە باشە کورسی خۆیان بۆ خالی دێلن بابێن ئەوانیش قسەی خۆیان بکەن پارتی طبعاً لەگەل ئەوەیە کە پەرلەمان بەکار بکەوێتەوە و ئیشوکاری یاسایی خۆی بکاتەوە و هاوکاریش دەبیت لەگەل ئەوە و شتێکی دیکە هەیە شت لە سیاست بەعینات ناکرێت لە سیاست شت زۆر باشە لەبەرەوەی تەوەری گفتوگۆکەمان لەسەر بابەتی گرتنەوەی موسڵا سوپاس دەکەم دەچمەوە لای کاک لیوا شەفیق کاک شەفیق دەمێ بزانم لە ئێستادا هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەگەڵەوەی تۆوتت لە حاڵەتی ئامادە باشیدان بۆ بەشداریکردن لە گرتنەوەی موسڵدا دەمێ بزانم لە ڕووی چەک و تەقەمەنی و مەشقی سەربازی و پڕچەکردنەوە تا چەند ئامادەیە واتە هیچ گرفتێکەیە یان ئێستا هەموو ئامادەکارەکان تەواو بۆ لەو ڕۆوە هیچ گرفتێک لە ناو هێزی پێشمەرگەی کوردستاندا نییە چونکە هێزی پێشمەرگەی کوردستان نێزیکەی 2 سارە تووشی ئەم شەڕە بووە هەل لە کۆبانی تا کۆباشی هیچ درێغیەکی نەکردیە و هیچ کەم و کوڕێک ڕاتە کەم و کوڕی شتێک 100% نییە کەم و کوڕیشمان هەیە بەڵام ئەو کەم و کوڕیانە ئەوە ناگەیەنێ ئێمە لە سەنگەرەکان سارد بینەوە یان نەتوانین دیفاع لە ملەتەکەمان و لە خاکەکەمان بکەین هێزی پێشمەرگە زۆری ڕێکخراوەتەوە پرچە کراوە چەک و تەقەمەری باشی پێەیە و پشتیوانیەکی زۆر بەهێزی هەیە لەلایەن هێزە هاوپەیمانەکانەوە ئەوە بە درێژایی تەمەنی ملەتەکەمان هەر تیارە لەسەر ملەتەکەمانی داوە بەڵام ئێستا هاوپەیمانان هاوکارن لەگەر هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ڕاماڵینی دوژمنەکان بۆ ڕاماڵینی تیرۆریستان هێزی پێشمەرگا وەزعی زۆر باشە ولەو پەڕی باشیدایەوە مەشقی پێکراوە لە پێشی ئەم شەڕانە هەموو فەوزانەیە کە سەر بە وەزارەتی پێشمەرگەنە و لیوانانە هەموو تەدریبی پێکراوە پڕ ینی زانیاری باشیان وەرگتیە ئەدی ئەجنا ئەو شەڕانەیە چۆ کردووە لە ماوەی 2 ساری ڕابردوو بەردەوام لە بەرگریکردندا بوونەوە ئەو ناوچارێکە دەردەستی داعاشش کەوتبوون هەمیان لێستادینەوە هێزی پێشمەرگا هێزەکی ڕێکخراوە تەجروبەی باشی هەیە ئێستا لە شەڕەکە و باش خۆی ڕادەگری لە شەڕەکە و شەڕی باش دەکات دیفاعی باشی کردیا و نەیهێشتووە لەو کاتێک کە ئێمە دەستمان بە هێرشکردنە سەر داعاش کردووە تاکو ئێستاکە لەو مەحوەرانە لە شوێ داعاشتوانیتیان یەک سەنگەر لە هێزی پێشمەرگە بگرن هەر ئەمە زیاتر ناوچەکانمان پاک کردیتەوە باشە لەوەی کاکسایت پێشووتر ئاماژەی بە شتێکدا کە سوپای عێراق وەکو پێویست نەیانتوانیوە ڕوبەڕۆی ئەو پلانە ببنەوە کە لە ئێستادا لەسەری کار دەکەن بۆ کۆنتترۆلکردنەوەی ئەو گوندانە ئەوەندەی زانیاریت هەبێ وەکو پێویست نەبووە یاخۆت ئەو قووەتەیان نییە کە بتوانن ڕوبەڕووی داعش بنەوە لەو ناوچەیەدا کاکە کارزان ئەدی هەر ئەو هێزە نەبوو ئەو هەموو فەیلق و فرقە نەبوو لەو ناوچانە بوون هەمیان بەبێتە قەچۆر کرد
نەخێر ئەو هێزە توانایەوەی نییە بتوانانی بەرگری شەڕەکانی داعش بکە ئەو چەک و تەقەمەنیە و ئیمکانیەتێ و جلوبەرگە و ئەو پارە و پولە و ئەو هەمەر و دەبابە و تەیارە و کۆپتەرەی کە لە دەستی هێزەکانی عێراقا ئەگەر لە دەست هێزی پێشمەرگە بە پێویستیمان بە هیچ کەسێک نەبوو بێ هاوکاریشمان بکە لۆگرتنەوەی مووسریان شەنگارویان دەوروبەری مووسر نەخێر قسەکەی زۆر ڕاستە هیچ توانایەوەیان نییە بتوانن هیچ شوێنێکی بگرن ئەگەر هێزی پێشمەگە لەگەریان نەبیتن ئەوە گرتنی ئەوانێکە هەندە شوێنیان گرتیە باشە لیوا شەفیق زانیاریەکە بوو لەسەرەوەی کە وەختێک وەزیری بەرگری عراق سەردانی مەخموری کردووە لەگەڵ چەند فەرماندەیەکی سەربازی هێزەکانی پێشمەرگەی کوردستان کۆبوو بۆوانێ هیچ کۆبوونەوەی گەنجام درا؟ لەو سەردانەی کە وەزیر هاتە ناوچەی مەغمور ئەمە هیچ زانیاریەکمان نییە تەنها لە ڕاگەیانەکانمان بینیوە چونکە ئەمە لە مەحوەری ڕۆژئاوای دزلەینە شەنگار زمار سەدی مووسر ئەو ناوچانە ئێمە زیاتر لەو ناوچانە بەرپرسیارەتیمانەیە بەڵام لە مەغمور زانیاریمان نییە تەنها و لە ڕاگەیانەکانمان بینیوە باشە سوپاس دەکەم بەهەرخان هەرچەنەوتت لەوەتەی پەرلەمان پەکی خراوە وەکو پێویست بە دوواداچوونتان نەبووە بۆ سەنگەرەکانی پێشمەرگە بەڵام زانیاریەکانتان چین لەسەرەوەی کە ئامادە باشی تەواو هەیە بۆ بەشداریکردنی پێشمەرگە لە کۆنتترۆلکردنەوەی مووسڵدا بێگومان بە دوواداچوونمان بەردەوامە وەکو لیژنە ئەوەی کە هەیە بنکەیەکی تەنسیقی مشترەک دانراوە لە نێوان هاوپەیمانان و سوپای عراقی و هێزی پێشمەرگەیە بەڵام تەفاسیلی بە شوێ گەیشتووە چی ئەکەن چی ناکەن چۆن هەنگاو ئەنێن ڕەنگە هەر لە ڕوانگەی پرسیارەکانت لەو بەڕێزانە من دڵنیام ئەوەی کە لەو بنکەیە ئەگوزارێت و گفتوگۆی ئەکرێت فەرماندەکانیش ئاگادار نین کە ئەمە خۆی بۆ خۆی کێشەکەیە چونکە ئەو فەرماندانن کە هەڵەسن بە عملیاتەکە بە ئیشەکە بۆچی یعنی ئەمە لە ڕوانگەی نەبوونی ئەو شەفافێتە و دیار نەبوونی ڕوئیای سیاسی ئێمە لە هەرێمی کوردستانە ئەگەرنا یعنی نزیکترین کەس ئەوەیە لایەنی کەم ئەوەی کە کارەکەی پێ ئەنجام ئەدەیت ئەبێ ئاگاداری ئیشەکان بێت بۆیە ئێمە لە پەرلەمانی کوردستان وەکو پەرلەمانتاران ئاگاداری تەفاسیلەکان نین لە ڕاستیە زانیاریەکان ئێمە بە دوواداچوون ئەەکەین بەڵام وەکو پێویست ناخرێتە بەردەست وەکەم و کورتی زۆر هەیە ینی بۆیە بەس گومانتان هەیە ینی ڕێکەوتنی حیزبی هەبێ لە پای ڕێکەوتنی نەتەوەی ینی مەبەستم کە بە ناوی کوردەوە بکرێ گومانتان لەوە هەیە؟ من بڕوان ناکەم ڕێکەوتنی حیزبیش هەبێ ینی سادەیی سیاستکردنە وەگەرنا بڕوان ناکەم هیچ ڕێکەوتنێک هەبێ خۆزگە ڕێکەوتن هەبێ ینی خۆزگە ڕێکەوتن هەبێ هیچ نەبێ ینی گرنتیەک شتێک با بەدەستەوانێ ئەجا بەڕاستی مەترسی ئێمە لەوەی کە ینی هیچ گرنتیەک نییە و هیچ شتێک نازانین لە داهاتواچی ئەگوزارێ ئەوەیە ینی باشە بۆچی لایەنی کەم مەرجێکی پێشوەخت دابنێن بڵێن ئەوە ساڵێکە حکوومەتی ناوەن تۆ ساڵێکە کە هێزی پێشمەرگە بەشێکە لە منزومەی دیفاعی عێراقی ئەرکی تۆیە کە پارە و پێداویستی بۆ دابینکەی کە چەکی بۆ دابینکەی کە پێداویستەکانی بۆ دابینکەی کە پارەی بۆ بنێری ئێ باشە تۆ ساڵێکە ئەوەت لێگرتوتەوانێ ئێستا داوای لەکەی بەشداری بکە بەڵام بۆچی ئەمە ناکرێتە یەکێک لەینەکان بڵێ لە ماوەی ئەو ساڵەیە هەرچی لێگرتو بینێرە با منیش یەکسەر بەشداری بکەم باشە با من وەڵامی ئەوە وەربگرمەوە لانی کەم بۆچی ئەمە نەکرا کاکسایت چی نەکرا یعنی ئەوەی کە ڕێکەوتن بکرێ ئەوەی کە تاوەکو ئێستا حەقی پێشمەرگە بوو پێی نەدراوە بۆی بگەردرێتەوە طبعا حکوومەتی مرکزی زولمی لە ملەتی کورد بەعام کرد زولمی لە پێشمەرگەش کرد ئەو بەس منەوەی تێگەشتم بە هەرخانی ژانی گومانی لە بەردەوامی و ئیدامەدان بەم زوڵمە هەیە ینی گرنگە بەشداریکردن بەگرنتی و ئەو زولمە قبول ناکرێت طبعا ئەو بوجە بڕینەی پێشمەرگەش قبول ناکرێت ئەوەیە ئێستا جەنابی سەرۆک پرۆژەی ڕیفراندۆمی بۆ سربەخۆیی کوردستان هەیە بۆ ئەوەی تۆ ببیە دەوڵەتێکی سربەخۆ و تەجروبەش سەلماندی کە ئێمە و حکوومەتی مرکزی ناتوانین پێکەوە بژین بەڵام لەوانەیە بتوانین دوو دراوسەی زۆر باش بەس خۆ ئێستادا مناقەشاکرێت لەسەر چۆنەتی بەشداریکردن لە حکوومەت و کابینەی نوێداوانێ
آخر ئەوە وەڵامی پرسیاری بەڕێستان بوو کاک کارزان بەڵام مەوزوعی بەشداریکردن کە تۆ بەشداری دەکەی لە مووسڵ وەکو گوتم ئێمە بۆ خۆمان بەشداری دەکەین نە بۆ خەڵکێکی دیکە بەشداری دەکەین ئەوە ئەرکی سەرشانمانە سەرڕای ئەوەش ئێمە مەرجی خۆمان هەیە بۆ بەشداریکردن و تا ئێمە لەگەڵ حکوومەتی مەرکەزی دابین هەر شتێک حکوومەتی مەرکەزی بیوێت بەسەر ئێمە بسەپێنێت قبول ناکەین ئێمە هەرێمێکی فیدرالینەوە هەرێمی فیدرالی یاسای تایبەتی خۆی هەیە ئەوە لەسەر دانانی وەزیرەکان حیزبەکانی کوردی هەموو پێکەوە کۆبوونەوە بۆ ئەوەی یەک هەلوێستیان هەبی بەرامبەر حکوومەتی عێراقی بۆ ئەوەی 20% مافی کورد لەو وەزارەتانە دابین بکرێت تا ئەو کاتە ئێمە لەگەڵیانین پێکەوە دەبین یعنی لەگەڵ یانیش هیچ هاوکارێکی سوپای عێراق بوو بۆ هێزی پێشمەرگە لە ئێستادا من هیچ هاوکاری سوپای عێراقم بۆ هێزی پێشمەرگە نەدیوە ئەو چەکەی لەدەست هێزی پێشمەرگەیە هێزی پێشمەرگەیە بەڵام ئەو چەکەی لەدەست سوپای عێراقە جیاوازە لەگەڵ ئەو چەکەی لەدەست هێزی پێشمەرگەیە سوپای عێراق لە ڕاستیدا ئەگەر بێ واقع نەماوە بۆ نەماوە یعنی دوای ئەوەی لە ڕەمادی و لە مووسڵ و لە زۆر شوێن شکستی خوارد لە سێگۆشەی سوننا شکستی خوارد سوپای عێراق ئیتر سوپایەکی یەکگرتوو بەهێز نەما حکوومەتی عێراقیش پێیخۆش بە ئەو سوپایە لاواز بیت بەڕاستی ئەوان ئێستا احتیمامی ڕئیسیان بە حەشدی شەعبیە ئەو شەڕانەی کە لە لای ڕەمادی و ئەو لایەش کراوە زیاتر حەشدی شەعبی کردوێتی نە سوپای عێراق سوپای عێراق ئێستا بەو کەوتنەی هەل نەستاوەتەوە کە هەل نەستاوەتەوە توانای شەڕکردنی نییە پێویستە ئەو سوپایە جارێکی دیکە ڕێک بخرێتەوە تەیار بکرێت تەدریبێکی دیکەی پێ بدرێت و لە دەرەوەی یاسا هیچ هێزێکی ملیشیای دیکە نەبیت ئەو کاتە تو دەتوانانی بڵێ سوپای عێراق سوپایەکە ئێستا من ناتوانم بڵێم سوپایەکە نەیانتوانی چەند گوند لە منتەقەی مەخمور ئازاد بکەن بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان شتێکی دیکەیە هێزێکە ڕێکخراوە هێزێکە فەرماندەی گشتی هەیە هێزێکە نەتیجەی هینا هێزێکە چەندین شوێنی ئازاد کرد و ئەوانە معجزە بوو هێزی پێشمەرگی کوردستان بەو چەکە توانی ئازادی بکە مەسەلەن مجەمەعێکی وەکو تلسقۆف هێزی پێشمەرگە ئازادی کرد شوێنێکی وەکو بەنداوی مووسڵ زومار بەردیا شنگار ئەوانە هەموو مەخمور گوێر ئەوانە هەموو معجزە بوو هێزی پێشمەرگەی کوردستان بە چەکی خۆی و بە ئیعتیماد لە سەرخۆی توانی ئازادی بکات و لە ڕاستیشدا هێزی پێشمەرگەی کوردستان بەردەوام دەبیت لەوەی کە بەرگری لە ملەتی کورد بکەوە لە خاکی هەرێمی کوردستان بکات کە ئەوەش ئەرکێکە و ئەگەر هێزی پێشمەرگەی کوردستان ئەو ئیشانەی نەکردبە ئێستا ئێمە ئەو هەرسەیەکە لەگەڵ کاک شەفیق نەمان دەتوانی لێرە قسە بکەین نەدەماین ئەسلەن ئەگەر هێزی پێشمەرگەی کوردستان نەبا و خەمخۆری قیادەی کوردی نەبا بوو ئەوەی ئەو هەرێمە لە دەست داگیرکەران بێتە پاراستن بەڵام ئێستا هێزێک هەیە تیرۆریستانی داعشیش دەزانن کە توانای ئەو هێزیان نییە بۆیان سابت بووە خۆیان اعتراف دەکەن بەرامبەر هێزی پێشمەرگەی کوردستان شەڕی مەیدانیان پێ ناکرێت داعش ئێستا چی لە دەست ماوە ئۆتۆمبیلی بمڕێژکراو نەفەری بمڕێژکراو خانووی بمڕێژکراو ئەگە پێشمەرگە خۆی لەو سێت شتە بپارێزیت قوربانێکی زۆر کەم دەدات سوپاسەکەم کاک لیوا شەفیق دەمەوێت دوا پەیام دوا قسە بۆ تۆ جێبهێڵم زۆر جار باز لەوە دەکرێت کە لە ناو هێزەکانی پێشمەرگەدا بەتایبەت لە پاش دروستبوونی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان ئەو گرفتە کەوتە ناو هێزەکانی پێشمەرگەی کوردستانەوە و تەنانەت ئێستا دەوترێت لەگەڵ دەرکەوتنی ناکۆچی لە ناو ئەنجومەنی ئاسایی شێرێمی کوردستاندا لە نێوانەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە دەوترێت کە ئەمە ڕەنگە یاخود خەریکە ڕەنگ دەداتەوە لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانی شا دەمەوێت بەڕاشکاوی ئەوە بە بینەران و بە هاوڵاتیان هێرێمی کوردستان بڵیت ڕاست و دروستی و دۆخە چۆنە وڵا کارزان خۆ دەزانی ئەمن پێشی بێمە سەر ئەو باسا پێم خۆشە شتێک لە کەناڵە بەڕێزەکەی ئێوەوە بە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ من پێم وایە وەزع ئەمڕۆی کە لە کوردستان ڕوویداوە و تووشی ئەم شەڕە نابەرامبەرە بووینە هەندێک شتەیە لە مەسەلەکان زۆر ناگۆڕێ یەکیان ئەمەیە من پێم وایە ئەگە پەرلەمان نەبیتن ئیشەکە هەر بەڕێوە دەچی ئەو وەزارەتە نەبی ئیشەکە هەر بەڕێوە دەچی ئەم شوێنە نەبی ئیشەکە بەڕێوە دەچیتن بەڵام ئەگەر هێزی پێشمەرگەی کوردستان نەبی من پێم وایە ئیشەکە
بەڕێوە ناچێ ئەوەی کە ڕێکشمان یەخستیا تێک دەچێ بۆیە لە کەناڵەکەی ئێوە داوا لە هەموو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەکەم زیاتر گرنگی بە هێزی پێشمەرگەی کوردستان بدەن چونکە باڵاسەکە لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە ڕاگیراوە بەنسبەت پرسیاری جەنابەت ئەمڕۆ نیە ململانەیە لە ناو هەرێمی کوردستان لە پشتەوەی ئێمە هەیە ئەوە ماوەی لە کاتی دروستبوونی شەڕەکانەوە دەمێک گۆڕانە وێچێتیە دەمە گۆڕانە و پارتیە دەمەک ئیسلامیەکانە و دەمەک ئەوەیە بەڵام ئەمە هیچ یان زانیاریە یان پاراستنە هیچ لە مەسەلەکان ناگۆڕی لە بەرامبەر هێزی پێشمەرگەی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان ئەمە ئەو لاژەیەمان کەر کردیا ئەوەی ئەو دەنگەی لەو لایەوە دێتن هەموو چقری خۆمان خەباتی خۆمان خستوتە سەر ئەوەی کە لێ نەگەڕێن هەرێمەکەمان زەرمەند بیتن ئەو کێشانەی ناوەخۆ شەڕی ناوەخۆ بووین دا خەرکمانی کورد یەکترمان لە کردووە ڕێکەتینەوە ئێستا هەر دوندوشی ناو تەلەڤیزۆنە کەس خۆی بە مەسەلانەوە خەریک نەکاتن خۆمان بە دەعاشەوە خەریکن من پێم وایە پیرۆسترا لای هەموو لایەکمان زۆر سپاس بۆ لیوا شەفیق چاوشین فەرماندە لە هێزەکانی هەفتا سپاس بۆ بەهار عەبدوڕەحمان ئەندامی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان زۆر بە کورتی بێ حەزەکەم ئاماژە بەوە بم لەگەڵ بوونی هەموو ئەو ململانیانە ئەوەی کە مای خۆشبەختیە لە شەڕەکەیە لە جەنگە لە سەنگەرە پێشمەرگە یەکجیانن ئەوە مای خۆشبەختیە دەستی پێوە بگرن سپاس بۆ سعید مەموزینی کارژێڕی لە قیموسڵی پارتی دموکراتی کوردستان سپاس بۆی کە لە تاوتێ بوو نازانێ نارتی سپاس بۆی تا بەرنامێکی دیکار شاد بن. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان